پاشان بەرگری کارا لە شۆڕشی ئەیلول و ڕۆڵی دیاریان لە بەشداری و ئەمە دووەمین فیستیڤاڵی عەبابیلێ لەژێر دروشمی مەیلێ بۆ عەبابیلێ بەڕێوە چێت. ئەم فیستیڤاڵە کۆمەڵی خەڵکی خۆبەخش لە ئەو کەسانی کە ئینتیمایان هەیە بۆ ئەم شارەدەیە بەڕاستی ئامانجی ئەم فیستیڤاڵیش لە چەند ڕوویەکەوەیە. یەکێک لەو ڕوانە ئەم شارەدەیە بەڕاستی لە ڕابردووە ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە لەسەر ئاراستەکردنی تاچی گەنج لە هەموو ڕووەکانەوە، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی کەلتوریەوە. بەڕاستی ئەم فیستیڤاڵە بۆ ئەوەیە کە بەڕاستی دووبارە ئەو شتە جوانانی کە هەبووە لەم شارەدەیە پیشان بدرێتەوە بۆ ئەو جیلانی کە ئێستا هەیە و بتوانین بەڕاستی پاکیجێکی جوان لەو ئەخلاقیەتە جوانانی کە پێشووتر ممارەسە کراوە لەم شارەدەیە پیشانی خەڵکی بدەینەوە. و فیستیڤاڵەکەیش بە دوو تاق بەڕێوەچێ، تاقی بەیانی و تاقی دوای نێوڕە. لە تاقی بەیانیە کۆمەڵێک فعالیەتی ڕۆشنبیری چالاکی ڕۆشنبیری بەڕێوەچێت، تاقی دوای نێوڕەکەش کۆمەڵێک چالاکی ئەدەبی و هونەری و کەلتوری بەڕێوەچێت.